لە حاڵەتێکی دەگمەن و موعجیزە ئاسادا لە شاری هەولێر منداڵێک بە تەمەنی 5 مانگی لە دایک دەبێت. پزیشکەکەشی ئاماژە بۆ دەکات منداڵەکە بە موعجیزە ماوەتەوە لە ژیان. ئەو حاڵەتەش لە تەواوی جیهاندا بۆ دووەمین جارە ڕوودەدات. منداڵەکە کێشی تەنها 9 کیلۆگرامە و لە ئیسادا لە ژیاندایە و هەناسە دەدات وەک هەر منداڵێکی ئاسایی. ڕاستی لەدایکبوونی ئەو منداڵە یەک لە شتە سەرسوڕهێنەرەکانە لە ئاستی جیهان دەتوانین بڵین کە بە 22 هەفتە لەدایک بووە، چونکە بە بناغی زانستی منداڵ دەبێت دوای 24 هەفتە لەدایک بێت، کەواتە 24 هەفتە و خواردتر بە لەبار چوون حیسابە. بەڵام ئەو منداڵە 22 هەفتەیە لەدایک بووە و بە کێشێکی ئەجگار زۆر کەم کە نزیکەی 520 غرام یاخود 9 کیلۆ هەندێک، کە ئەوە لە کێشی ئاسایی زۆر کەمترە بۆی کە منداڵێک بێتە ژیانەوە بە گەشەیەکی ئاسایی گەشە بکات. بەپێی ئاماژەی زۆربەی سایتەکان لەوانەیە ئەوە دووەم حاڵەتی دەگمەن و شاز و سەرسوڕهێنەر بێت کە لە جیهاندا ڕوودەدات و دووبارە دەبێتەوە. ئەو پزیشکەی لە ئیسادا کە چاودێری ژیانی منداڵەکە دەکات ئاماژە بۆ دەکات منداڵەکە لە ئیسادا تەندروستی زۆر باشە و وەک هەر منداڵێکی دیکە گەشە دەکات. ئەوەش ڕوون دەکاتەوە منداڵەکە بۆ ئەوەی بگاتە کێشی ئاسایی خۆی و وەک هەر منداڵێکی دیکە مامەڵی لەگەڵ بکرێت پێویستی بە نزیکەی 3 مانگمانەوە هەیە لە خۆشخانە و بۆ ئەوەی لەژێر چاودێری چڕی پزیشکان و پسپۆڕان بێت. بەهۆی بەرزی فشاری خوێن، بەهۆی خوێن بەربوونەوە و بەهۆی کۆمەڵە کێشەی تر کە لەوانەیە بەشی ئافرەتان زیاتر لە بابەتەکە شارەزا بن، ناچار بوون و بارێک لێ ناکاو بوو کە نەشتەرگەریەکە بۆ ئافرەتەکە ئەنجام بدرێت و هیچ بوارێکی نەدا بۆی کە دایکەکە لەوە زیاتر دوا بکەوێت و نەشتەرگەری لەو کاتەدا بۆ نەکرێت. منداڵە تازە لە دایک بۆکە لە ڕەگەزی مێ و بە تەمەنی 22 هەفتەیی لە دایک بووە کە ئەمەش بە حاڵەتێکی دەگمەن لە تەواوی جیهانە هەژمار دەکرێت، چونکە وەکو پسپۆڕان دەڵێن منداڵ لە تەمەنی خوار 24 هەفتەیی لە دایک بێت زۆر بە ئەستەم دەژێت و بە منداڵێکی لەبارچوو هەژمار دەکرێت. سیرۆ حوسێن، کوردسات نیوز، هەولێر.